بەشێکین لەو میلەتە و بەشێکین لەو عێراقا کە ئێوە بە شەقەتانەوە دەرمانکەن دەوری ماڵەکەیانداوە ئەمەی ئێستا هاتوون دوور بێ لە مەسەلەی یەهودی و دینەکانمان لە ئیسرائیلی شەهر ئەم حسابات هەیە لە سەعاتێکەوە هەڕەشە لەو ماڵاکان دەرچنە دەرەوە باشە دەرناسن دێن بە زۆرەتان بین بەڵام دلێرانە و قارەمانەنە و لەسەر مافی خۆی تا ئەم دەقەیە لە ژوورەوەیە دەوری دراوە دوێنێ عەسر دوای عەسرەوە زموزۆ لێشیان تیا کەوت و هاتن مەغریب چوونە سەر ئەو ماڵە وتیان ئێستا هێزە نێرین و ئەشتان گرین و ئەشتان بین ئێمە چوین و کۆبووینەوە خەڵکەکە کۆبووینەوە دوای پەیوەندیمان بە بەڕێز پارێزگاری کەرکووکەوە کرد و ئەویش بە سوپاسەوە وەڵامی داواکەمانی دایەوە و بە پەلا هێزەکە لێرە ئەوەی کە هاتبوو گەڕایەوە تا سەعات 12 شەو پێشترش چوین بۆ لای دوای ئەوەی لێرە چوین بۆ لای بەڕێز پارێزگار وتی کاکە بەبێ ئێمە زوولە مەکەن هیچ شتێ غەڵەت مەکەن من خۆم ئەو کێشەیە حەلەکەم مان بەسەر چاو یەک هەنگاوی غەڵەت ئێمە نانین چۆن ئەمرەکەی ئەوایە لە سەعات 2 من بە بەردەوام نامەم نردووە خەوتونە نامەم بۆ هەموو پەرلەمانەکان نردووە نامەم بۆ ئەندامەکان نردووە نامەم بۆ هەمویان نردووە یەک تا ئەم دەقەیە تەنها بەڕێز سکرتێری پارێزگار وەڵامی داوەتەوە و دیسان لەگەڵ قایدا جێگری قاید هاتنە سەر خەت و قسەمان کرد لەو زاوە جێگری قاید بنەوە لە کاکە من شەو بەتوم نەوت دینەوە ئەو خانوانە ئەبین وتم وایە بەڵام ئەم مەوزوعە ئێوە ئەتانەوە بە تعدا بیکەن ئێمە بە میلەت ئەزانن یا ئێمە بە دوژمن ئەزانن نا ئێوە میلەتی عێراقن وتمە میلەتی عێراقین ئێمە ئێوەمان داناوە لەوێ ئێمە بەشێکین لەو میلەتە و بەشێکین لەو عێراقا کە ئێوە بە شەقەتانەوە دەرمانکەن بەڵام ئێمە هەر هاوڵاتی ئەم عێراقین هیچ مەوزوعمان نەگاتە ئەوەی کە کێشە لە بینمانە دروست بێ باشە بەسەر چاو من وا پەیوەندیەکەم دوایشەوە وەڵام من کاکە ئەوانە تا سەعات 12 ئەخەون بەڕێز قاید خەوتووە معن عەدای تەلەفۆنی بۆکەی تەلەفۆنەکەی هەڵ نەگرتووە ئێستاش ئەوە تا لە پێش چاوتان هەموو سەربازەکان وەستاون دەوری ماڵەکەیانداوە ئەمەی ئێستا هاتوون دوور بێ لە مەسەلەی یەهودی و دینەکانمان لە ئیسرائیلی شەهر ئەم حسابات هەیە کاکە یاسا هەیە کاکە با دایرە بکرێتەوە جوندیەکانت بینی لەبان شۆستەکان خەوتونە لە سەعاتێکەوە لە سەعاتێکەوە هەڕەشە لەو ماڵاکان دەرچنە دەرەوە باشە دەرناسن دێن بە زۆرەتان بین بەڵام دلێرانە و قارەمانەنە و لەسەر مافی خۆی تا ئەم دەقەیە لە ژوورەوەیە دەوری دراوە ئێمەش پاڵپشتین بۆ ئەوەی بەسەلمی بە ئاشتی ئەم مەوزوعات سارەسەر بکەین داوا لە هەموو کەناڵەکانەکەین لە کەناڵە بەڕێزەکانتانەکەین هەموو خەڵکی شار بزانێ ئێمە هیچ غەڵەتێکمان نەکردووە هاوڵاتیەکی ئەم نیشتیمانین کە ناوی عێراقا هاوڵاتیەکی ئەم کەرکووکەین هەمومان پێکەوە لە ناو خانووەکان چۆن جیرانەکانمان هەموو خانووەکانیان گشتی تەجاوزەوتیای دانیشتوونە تەنانەت ڕۆژێک کەسێک نهاتوە لە دەرگاکانیشان بدە لیزنەکانش هاتوونە دەرگایان تەرقیمەکەن بۆی ژمارەیان بۆ بکەن ئێمەش وەکو ئەوانە بە پێی یاسا بێ ئەم زەوی وەزارەتی دیفاع نییە کە ئەوان وای دەکەن هیچ یاسایەکیان بەدەستەوە نییە بۆیە ئێمە هاوڵاتیەشین وەکو تەجاوز زیاتر لە 15,000 داوامان لەو حکوومەتە و لەو دەسودایرەی کەرکوو کردووە کە ئێمە ئەم خانوانە داژیرمان نەکردووە بە حەقی دەوڵەت وەکو هاوڵاتیەک ئێمە ئەمانەوە بیکڕینەوە ئەوەلیاتیش بۆ ئێمەیە ئەولەویەتی کارەکە بۆ ئێمە لەبەر ئێوە بەپێی یاساکان ئێمە لە ناو خانیەکانین داواکەین ئەو یاسایانە جێبەجێ بکەن بەبێ جیاوازی لەسەر هەمومان بەسە حەقد و کەراهیەت و بەسە دوژمنکاری و بەسە خەڵک لەخۆ عاجزکردن